شاعرێک لە ترۆپکدا کە بە دڵناییەوە هەمومان یەکدەنگی لەسەر ئەوەی شێرکۆبێ کەس وەک قەندیل بەرز و مەزنە و هیچ کەس ناتوانێ ڕۆڵی گرنگ و کاریگەری ئەو لە مەیدانی شعر و ڕۆشنبیریە نادیدە بگرێ یاخود تێپەڕێنێ. بەڵام پێویستە بڵێین شێرکۆبێ کەس تەنها جوانناس و شاعیر و شەیدای ئەوین و خوڕەی کانی و گەڵا ئاڵتونەکانی پاییز نەبوو. ئەو بە تەواوی معنای وشە مرۆڤی هەڵوێست بوو، کەسێک بوو هوشیار بە دەرد و خەم و ئازاری تاک و میلەت و بە قوڵی لە معناکانی زوڵم و ستەم تێگەیشت و لە بەرامبەری ئەوەستا. ئەمڕۆ 4 ساڵ بەسەر کۆچی ئەم پیاوەبەزنا تێپەڕێ. سڵاو نێرین بۆ گیانی بەرزی و لەسەر مەزارەکەی سەما دانەوێنین و بەڕێزەوە ئەوەستین. وەک وەزارەتی ڕۆشنبیری ڕاگەێنین کە شێرکۆبێ کەس مایەی شانازی گەلی کوردە و هەرچی پێویستە بۆ ڕێزگرتن لە مەزارەکەی و میراتی شعری و ئەدەبی ئەو یەخێنە ئەستۆمان. دیسان بەخێر، دۆست پاسەنەکە.